قوتابخانەی کلێڤەری ناحکومی. قوتابخانەی کلێڤەر دوای 6 ساڵ لە ئەزموون و سەرکەوتن لە بواری پەروەردە و فێرکردن بۆ ساڵی حوتەم دەست دەکات بە ناونووسینی قوتابیان لە گشت قۆناغەکانی خوێندن لە پۆلی یەکەمی بنەڕەتی بە زمانی ئینگلیزی دەبێت. وانەکانی ماتماتیک و سەنڕاست و ساینس بە زمانی ئینگلیزی دەخوێندرێن. بۆ فێربوون و بەهێزکردنی زمانی ئینگلیزی لە پۆلی یەکەمەوە منهەجی لێتس گۆ دەخوێندرێت و لەلایەن مامۆستای تایبەت بە زمانی ئینگلیزی سەرپەرشتی دەکرێت. بۆ زیاتر گرنگیدان بە زمانی ئینگلیزی قوتابیانمان ئاشنا دەکرێن بە کتێب و سەرچاوە ئینگلیزیەکان، دابینکردنی کتێبخانە و ڕاهێنانی قوتابیان بە خوێندنەوە، بەکارهێنانی هۆیەکانی فێرکردندا تاشۆ و گرنگیدان بە تاقیگا زانستیەکان، گرنگیدان بە گەشتە زانستیەکان. ناونیشان هەولێر گەڕەکی فەرمانبەران نزیک شاری زەیتون. ژمارەی مۆبایل 0750 329 5357 یان 0750 779 44 55. قوتابخانەی کلێڤەری ناحکومی.